میوانێکمان دەبێت گفتوگۆی زیاتری هەناردەکردنی نەوتی عراق لە ڕێگای بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە گفتوگۆی لەگەڵ دەکەم بە ڕێزازاد دۆسکی شارەزای دەستوری و سیاسی لە سلێمانیەوە لەگەڵما. کاگازاد بەخێر بێ بۆ کوردستان 24 ئەو هەڵوێستەی هەرێمی کوردستان ئەمڕۆ چۆن دەبینن لە پاشەوەی کە ئەمڕۆ سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانی بەڵام ئەم شەو دەڵێت بە لەبەرچاوگرتنی بەرژەوەندەی گشتی و هەوڵاتیانی هەرێمی کوردستان بڕیارماندا کە ڕێگە بدەین نەوتی عراق لە ڕێگای بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە هەناردە بکرێت. سەرەتا ڕێز و سڵاوم بۆ بەڕێزت دادە سنوورخان، سڵاو ڕێزم بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی کوردستان 24ش. هەڵبەتە سنوورخان یعنی ئەمە بە درێژایی کابینەی حکوومەتی محەممەد شەیع سوودانی هەر لە دوای تشکیلبوونی لە ساڵی 2023 لە 4 2023 بەڕێز سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستان ڕێکەوت سیاسی ئەنجامیا کە کابینەکەی محەممەد شەیع سوودانی تیادا مەزرا. یعنی منە ویست لایەنە یاساییەکەی و دستوریەکەی ئاماژەگرین کە عێراقێک لە ساڵی 1920 یعنی بۆ زانیاری بەڕێست و بینەرانیش یەکەم وەکو چۆن بڵێ بەرمیلێک یاخود نەوتی تیا دۆزرا بێتەوە لە عێراقا لە شاری کەرکووک لە ساڵی 1920 ئەمە جگەلەوە دوایەوە بەسرا هەموو پارێزگاکان دەست پێکرد. باشە عێراقێک چۆن بەبێبوونی قانونێکی نەوت و غاز ئیدارە ئەکرێ. مەبەستم چی بوو؟ لە 4 2023 لە ڕێکەوتنی سیاسی بۆ تشکیلی حکوومەتەکەی سۆدانی پرسێکی گرنگە خۆ خاڵێکی گرنگی تیا ڕێکەوتنی لەسەر ئەنجامدا. هەموو شانێک کە ئێستا لە نێوان هەرێمی کوردستان و بەغا ڕوایە بەهۆی ئەوەی کە لە دوای 2005 دستوری عێراقدانراوە باشە یاسایەک نییە کە پەرلەمانی عێراق دەری کردێبێت دۆسەی نەوت پێوە ببڕێ، چکە ئێستا عێراق بەپێ قانونێکی ئیشەکە کە لە سەردەمی حکوومەتی بەعسا بووە یاخود سیستمی ئابووریتیا ئیشتراکی بووە. بۆیە سنوورخان بەداخەوە دیومان هەر لە دوێنێ یاخود پێرێ لە بەیاننامەکەی وەزارەتی سامانە سروشتیەکان بەداخەوە یعنی شەڕێکی ڕاگەیاندنی گەورە ئەوە تۆ لێگەڕێ هێشتان پەرلەمانتار بە عەقلی شۆبێنی عەرەبی بەداخەوە و ئەشبینی دیسان مەکینەی ڕاگەیاندن لەسەر ئاستی هەرێمی کوردستانیش دەست پێکرا بە موساعداتی سیاسی. چکە بۆ سنوورخان یعنی گرێبەستی نەوتی لە ڕووی یاسایی و لە ڕووی دستوریەوە کاکە خۆ هەر بۆ بینەران ڕوون بێتەوە. بۆری نەوتی هەرێمی کوردستان ئەوانەی کە لە ناو کێڵگە نەوتیەکانی هەرێمی کوردستان تا ئاگاتە فیشخابور نەوت پرۆسەی نەوت لە هەرێمی کوردستان بە ئیستیسمار کراوە. خۆ حکوومەتی هەرێمی کوردستان سەتاسەتی خامندارێتی بۆ ناگەڕێتەوە. ئێمە گرێبەستی نەوت ئەگەر باسکرد لە ڕووی یاساییەوە چەند جۆرێکی هەیە. گرێبەستی ئیمتیازە ئەمە کە ئیمتیاز بڵێ هەر بە ناوی خۆیتی زۆربەی ئیمتیازاتەکان بۆ ئەو کۆمپانیا بێگانن کەوە بەرهێنانەکەن لە ڕووی نەوتەوە. عقودی هەرێمی کوردستان کە جۆری دووەمیانە عقودی شەراکەیە شەریکبوونە بە نسبەت ئینتاج کاتێک نەوت بەرهەمێنرێ پشکێکی هەیە خۆ هەمووی بۆ هەرێمی کوردستان نابێ بە واریدات. عقودی خەدەمیمانە عقودی مقاولەمانە ئەمان وا ئەزانن هەرێمی کوردستان یعنی بۆ بینارانی شوازح بێ ئەمە بەرگریکردن نییە لە کەسایەتیەکی سیاسیان حزبێکی سیاسی کاکە ئەمە بەرگریکردنە لە مافە دستوریەکانی هەرێمی کوردستان لە مادەی 115 دستورە بەڕۆنی ئەڵێ ئەو بیرە نەوتانەی کە لە دوای 2005ەوە بەرهەمێنانی تێکرێ تێدا تێکرێ ئەفزەلیەت بۆ ئەو یاسانەیە کە لە هەرێمی کوردستان دەرەچن. محکەمەی ئیتیحادی لە 2023 بوو 22 بوو کەوتنە دژایەتی هەرێمی کوردستان قانوونی نەوت و غازی هەرێمی کوردستانیان هەڵوەشن وەکو سەرەتا بە بەڕێستم وت یاسای نەوت و غازیان تەشریع نەکردووە. باشە هەرێمی کوردستان پەنا بۆ کوێ بە موساعدەی سیاسی لەلایەن بە هەموو حزبەکانەوە یعنی دوێنێ تەنانەت گەیشتە حەلبوسیشەوە کە بەداخەوە پێشتر ئەو سەرۆکی پەرلەمان بوو بەیاننامەیەکی دەرکرد ئەڵێ وەڵا ئەو کێڵگە نەوتیانەی کە سەر بە هەرێمی کوردستان نازانم ئەبێ حکوومەتی ئیتیحادی ئەمانە زۆر جار سەریح بن سنوورخان یعنی کە ئەڵێن عەقلی شۆڤێنی عەرەبی هێشتا مەوجودە لە بەغا ڕاست من لەگەڵیان چکە هێشتا لە مەفهومی دستوری عێراق تێ نەگەیشتوون شتێک نییە لە دستوری عێراقا بە ناوی حکوومەتی مەرکەزی فیدرال خۆی لە خۆیە
جگە لە دابەشبوونی دەسەڵاتە سیاسیەکان بریتە لە دابەشکردنی دەسەڵاتە ئابوووریەکانە. یعنی بەداخەوە وەکو سەرەتاش وتم بەناو حزبی ئۆپۆزیسیۆن نە لە یاسا ئەزانێ نە لە دستور ئەزانێ نە هیچ ئیطلاعێکی هەیە لەسەر گرێبەستە نەوتیەکان یەت هاو ئەمە من پێشگیری نییە دووبارە ئەەکە کاکە ئیشی تۆ ئەوە نییە بێت جادەی سیاسی خەڵکێکی زۆر واعی هەیە کە دستورە گرێبەستێکی کۆمەڵاتیە لە نێوان هەموو دەسەڵاتەکان و گەلە تۆ نایی بە مەچینەیەکی علامی گەورە منامەیە بچمە بابەتی دەرەوە ئەوە بۆ خەڵکی مەبەستم چی بوو کێشەیەکی سیاسی وا دروست ئەبێ با مزاهدە نەکە خەڵک زۆر لەوە واعیترە خەڵک تێبگات فلان حزب دەسەڵات ئەوە تەفەرمو ینی کاگازات ئێستا بۆ عێراق ئەوە ڕوون بۆەوە کە نیەتی هەرێمی کوردستان چۆنە و نیەتی هەرێمی کوردستان پاکە ئێستا هیچ مبەڕێرێک ماوە لە بەردەمی بەغدا سنوور خانم من متابعەیەکی کاک ئازاد لەگەڵم بمێنەرەوە پێش ئەوەی وەڵامم بدەیتەوە هەواڵێکی بەپەلە هەیە کە ئەویش نێردەی سەرۆکی ئەمریکا بۆ سووریا و باڵێزی ئەمریکا لە تورکیا تۆم باراک لە تۆڕی کۆمەڵایەتی ئەکس تویتەکەی یاخود پۆستەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی شێر کردوێتەوە و دەڵێ زۆر سوپاس بۆ هەولێر و بەغدا بۆ کارەکانیان بە مەبەستی گەیشتن بەڕێکەوتن لەم کاتە هەستیارەدا بۆ دەستپێکردنەوەی هەناردەی نەوت و باشترکردنی خۆشگوزەرانی ناوچەکە و دەشڵێت ئازایەتی و هاوکاری نەگۆڕ و پابەندبوونی ئێوە بەڕێگای دیبلۆماسی بێهاوتا و بە نرخ بووە ویلایەتە یەکگرتووەکانی ئەمریکا بە تەواوی پابەندە بە پاڵپشتیکردنی ئەم هەوڵە گرنگانە لەم کاتەدا کە قەیران باڵی بەسەر ناوچەکەدا کێشاوە ئەمە وەڵامی تۆم باراک نێردەی سەرۆکی ئەمریکایە بۆ کاروباری سووریا و هاوکات باڵیۆزی ئەمریکایە لە تورکیا کە پۆستەکەی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانی لەبارەی ڕێگەدان بە هەناردەکردنی نەوتی عراق لە ڕێگای بۆری نەوتی هەرێمی کوردستانەوە بڵاو کردوتەوە بەڕێزان هەر ئێستا ڕاگەنراوێک لە شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانیش سەبارەت بە هەناردەکردنی نەوت بەدەستم گەیشتووە کە لە ڕاگەنراوەکەدا شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان دەڵێت ئەمڕۆ هەفتەی ئازاری 2026 کۆبوونەوەیەکی هاوبەش لە نێوان حکوومەتی فیدرالی عراق و حکوومەتی هەرێمی کوردستان ئەنجامدرا تایبەت بە بابەتی هەناردەکردنی نەوت لە کێڵگەنەوتیەکانی کەرکووک و دەستپێکردنەوەی هەناردەی نەوتی هەرێمی کوردستان لە ڕێگای بۆری گواستنەوەی نەوتی هەرێم بۆ بەندەری جەیهانی تورکیا لە سەرەتای کۆبوونەوەکەدا شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان لە چوارچێوەی شەراکەتی دەستوری و لە سۆنگەی هەستکردن بە بەرپرسیارەتی نیشتیمانی جەختی کردەوە لەسەر ئامادەی تەواوی هەرێمی کوردستان بۆ گرتنەبەری هەر ڕێکار و هەنگاوێک کە ببێتە هۆی زیادکردنی داهاتی گەنجینەی گشتی و چارەسەری قەیرانی دارایی بە تایبەت لەم دۆخە هەستیارەی ئێستای ناوچەکەدا بە مەبەستی دابینکردنی موچە و بژێوی و خزمەتگوزاریە گشتیەکان حکوومەتی هەرێمی کوردستان ڕەزامەندی خۆی دەربڕی بۆ هەناردەکردنی نەوتی کێڵگەکانی کەرکووک هەوتا لەگەڵ نەوتی کێڵگەکانی هەرێم لە ڕێگای بۆری نەوتی هەرێم جەیهان بۆ ئەم مەبەستە هەردوو حکوومەت ڕێکەوتن لەسەر ئەوەی لیژنەیەکی هاوبەش لە وەزارەتی نەوتی حکوومەتی فیدرالی و وەزارەتی سامانە سروشتیەکانی هەرێم پێک بهێنن بۆ دەستپێکردنی هەنگاوە تەکنیکی و کارگەریە پێویستەکان بە مەبەستی دەستپێکردنی هەناردەکردنی نەوت لە سبەینەوە بۆ بازاڕە جیهانیەکان لە ڕێگای بۆری هەرێم لەگەڵ گەڕانەوەی داهاتی فرۆشتنی نەوتی هەناردەکراو بۆ گەنجینەی گشتی فیدرال هەروەها هەردوو لە ڕێکەوتن لەسەر گرتنەبەری ڕێکارە ئاسایشە پێویستیەکان بۆ پاراستنی سەلامەتی کێڵگە نەوتیەکان و دڵنیابوون لە بەردەوامی هەناردەکردنی نەوت هەروەها حکوومەتی هەرێمی کوردستان دووبارە جەخت دەکاتەوە کە درێغی ناکات لە گرتنەبەری هەر ڕێکارێکی پێویست بۆ هاوبەشی و پشتیوانی هەوڵەکان بۆ بەرەنگاربوونەوەی قەیرانەداراییەکان لە سەرتاسەری عێراق بە ئاڕاستەی دابینکردنی داهاتی پێویست بۆ خەرجە گشتیەکان و دابینکردنی موچە بژێوی و خزمەتگوزاریە بنەڕەتیەکان شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستان هەفتەی ئاداری 2026 بەڵێ ئەمەش ڕاگەنراوی شاندی دانوستانکاری حکوومەتی هەرێمی کوردستانە سەبارەت بە هەناردەکردنەوەی نەوت لە ڕێگای بۆری نەوتی هەرێم جەیهان کاگازات جا وەڵامی پرسیارەکەم بەرەوە کەوتم ئێستا
حکوومەتی عراق نیەتی پاکی هەرێمی کوردستانی بۆ دەرکەوتووە و ئێستا هیچ پاسا و بیانوێکی ماوە لەگەڵ هەرێمی کوردستان؟ واللهی سنوور خان با من دیسان دووبارەیەکەم ئەمە بەرگری نییە بۆ هیچ حزبێکی سیاسی لە هەرێمی کوردستان. من لە منطلقی دستوری و قانونیەوە پرسیارەکەی وەڵام بۆ بەڕێزت عێراق خۆی لە 1995 داهاتەکەی پشتی بەستووە بەنەوتەوە. لە 2014ەوە خەڵکی هەرێمی کوردستان بێموچە کرا، تەنانەت لەم قانونی موازنە بۆ بینەرانیش وازەح بێ لە مادەی 12 لە دوای دەرچوونی قانونی بوجە کە دیمە مادە 12کە بڕگەجیمەکەی هەموار کرایەوە نەوتی هەرێمی کوردستان نەئاڕۆشت. باشە هەمووی هۆکارەکان کەوتنە دژایەتی ئەوەی کە گوایە فلان حزب یان فلان کەسایەتی نەوت ڕادەست ناکات. یعنی بۆ وەڵامداری پرسیارەکەی بەڕێزت چەندین ساڵە هەرێمی کوردستان بێموچە و دژایەتی کردن لە ڕووی ئابووریەوە. ئایا هەرێمی کوردستان ئەگەر نیەتی پاکی نەبووە نەیەتوانی ئەو کارتە ئابووریە لە دژی عێراق بەکاربێنێت؟ بەڵام کە هەرێمی کوردستان یاخود ئەوانەی کە ئەزمموی سیاسی باشیان هەیە دووشت لە یەک جیا ئەکەنەوە، هاوڵاتیان و حزبە سیاسیەکان. نابێ هاوڵاتیانیش منیش وەکو یاساییەک و دستور ناسێک هاوڵاتیەک لە بەسڕە هەڵەی حزبێکی دەسەڵاتدار لە ناوچەی سەوزی بەغابە من دەستخۆشی ئەەکەم لە هەرێمی کوردستان. بەڕاستی ئەمە هەنگا چونکە ئەوان بەو عەقڵیەتەوە کەوتنە دژایەتی هەرێمی کوردستان و ئێمەین هەرێمی کوردستان چەندین ساڵە دەک لە قەیرانی ئابووریە لە قەیرانی بێموچەیە سنوور خان. لەبەر ئەوە من بۆ سەرەتاوتم لەگەڵ بەڕێستان یعنی بە پەرلەمانتارەکانی شیعە و بە سونەوە و بە بگرە هەرێمی کوردستان قۆناغەکانی بەرهەمێنانی نەوت باشە لە ڕووی ئابووریەوە چەند قۆناغێکە، دوای ئەوە تەبعەتی قانونی ئەگرێتەوە کە ئەچێتەوە گرێبەستەوە. یعنی تۆ قۆناغی گەڕان بە دوای نەوتەوەیە، دوای هەڵکەندنی نەوتەیە، دوای بەرهەمهێنانی نەوتەیە، دوای بە بازاریکردنی نەوتەیە. باشە و دوای ئەوە تۆ گواستنەوەی نەوتی شتێ کاکە ئەمانە هەمووی کولفەن بۆ بینەرانگازات چه حیزبە سیاسیەکان لە هەرێمی کوردستان و لە عێراق چەوەندەم پەرلەمانانی کە باسییانەکەی هەمویان وەکو تۆ باشە زانن کە نەوت چۆن بەرهەم دەێنرێ و چۆن دەگوازرێتەوە چۆن دەفرۆشرێ و تێچووی چەنە و داهاتی چەنە. بەڵام ئەمە پرسیارەکەی من ئەوە بێت کە ینی گەرو هرمز داخراوە نزیک بەندەری بەسڕە بردومان دەکرێت هێرشی لەسەر یەک بەیاننامەمان نەبینی لەلایەن لایەنەکانی عێراقەوە. بەڵام هەرێمی کوردستان کە ئەوێت ڕێکەوتن بکە ئەوێ داواکاری هەبێت لە کاتێکە حکوومەتی عێراق دەوێت بۆری نەوتەکەی بەکاربێنێت لە کاتێکا کە ئیدی پێویستی پێێتی، بەڵام چەندین بەیاننامە زۆرترین قسە لەسەر داواکاریەکانی هەرێمی کوردستان کرا. بۆ زانی سنوور خان لە مادەی 111 دستورە ئاماژە بەوە ئەکات کە نەوت و گاز موڵکی هەموو هاوڵاتیانی عێراقە. باشە ئەمە مەبدەئێکی دستوریە. ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکانیش لە بڕیارێکە ئاماژەی بەوە کردووە کە ئەمە سامانی ئەک و چۆن بڵێ سەروەیەکی نیشتیمانیە. بەداخەوە ئەو پەرلەمانتارانی ئەوەی بەڕێزەوتت یعنی ئیشیان لەسەر ئەوەیە سنوور خان. یعنی با وەڵامیان بەم بۆ بینەرانی شوازەح بێ. عێراق لە ساڵی 1927ەوە نەوت دەرێنێ. باشە کۆمپاریای نیشتیمانی بەسڕا عێراق نیتی خۆی هەیەی خاونێتی ئەگەڕێت بە دوای نەوتە هەڵی ئەکەنێ بیرە نەوتەکان باشە بەرەمێنانی تیاکات تەنانەت گواستنەوەکەیشی کۆمپانیای خۆیان دەردی خۆیان تەسمیان کردووە ناویان کۆمپاریای نەفتی شیمال ئەوانەی ئەو پارێزگانەی کەرکووک و هەمویان عیدی ئەوە ئایا لە هەرێمی کوردستان شتێکتان بیستووە بە ناوی کۆمپانیایەکی نیشتیمانی کە توانای داراییەکەی خۆزگە؟ ئێستا ڕەنگە هەرێمی کوردستان هەوڵ با سنوور خان کاتێک لە دوای 2005ەوە کەرتی وەبەرهێنان لە نەودا پێویستی بە سەرمایەکی گەورەیە با بۆ هاوڵاتیانی زۆر وازەح بێ نەک یەکێک وەکو نمونونەکانی پەرلەمانتارەکان و بەڕێزەوتت کە بە بەیاننامەیەکیش نەکەوتونەتە پشتگیری هەرێمی کوردستان. کۆمپانیایەکی نیشتیمانی هەیە ئایا حکوومەتی ئیتیحادی هاوکاری حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە وەکو ئەو کۆمپانیایی لە کێڵگە نەوتیەکانی زوبێر و ڕومێلە و مەژنونە ئیشەکات؟ یعنی بۆ زانیاری بەڕێزت سنوور خان 156 نەوتی هەرێمی کوردستان عەفو نەوتی عێراق لە 156 لە پارێزگای بەسڕا بەرهەمێن. باشە 156 بە زیاتر بە ملیارەها بەرمیلی نەوت خەمڵێنراوە کە احتیاطی نەوتی تیا.
ئێ باشە تۆ کە ئەڵێن بەسڕە سەبەتەی خۆراکی عێراقا کاگازات بیرتەوە نەچوو. من سپاسی بیرتەوە تۆکەم لە برەوەی بەس دەنگت ماوە پێم وابێ کارەبات ڕۆیشت کارەبات بڕاوە سپاسی تۆکەم ئەم گفتوگوۆیە لەگەڵ میوانەکانی دیکەم درێژە پێدەم بەڕێز ئازاد دۆسکی شارەزای دەستوری و سیاسی لە سلێمانی لەگەڵم بووی زۆر سپاس ماندوو نەبیت لەگەڵمان.